مێرەبانی یەکێکە لە خەستخانە زۆر نوێەکان لەبەرەوەی مستەشفایەکە لە ساساسی پشکداری پێکاتیە، بەشێکی پشکەکانی خەیریە، بەشێکی پشکەکانی تریشی ئیستثماریە. دیارە و بەشەی کە خەیریە دەستە بواری پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ هەژارەکان و لە خزمەتی هەژارەکان دادەبی. ئەوە شوا دەگەینی کە مستەشفای مێرەبانی کاریگەری هەیە یا ڕۆلی هەیە لە جێبەجێکردنی ئامانجەکانی تەنمیە مستەدامە بەرەپێدانی بەردەوام لەسەر ئاستی شارەکەمان، لەسەر ئاستی شاری هەولێر و لەسەر ئاستی کوردستانیش. دەستخۆشیانێ دەکەم، هیوادارم پشکە خەیریەکە زیاتر بی بۆی زیاتر خزمەتی هەژارانی پێ بکرێت. زۆر سپاس دەکەین. زۆر بەخێر بێت. زۆر بەخێر بێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.